قەت بە تۆیان و تۆ ناوکت کەوتووە؟ تووشی سکئێشە و قەبزی و ڕشانەوە و بێخەوی دەبی. ئارەزوی خواردن ناکەیت و بێهێز و حەز بە تەنیایی دەکەیت. ئەمانە نیشانە باوەکانی ناوکەوتنن. بەڵام ئایا ناوک دەکەوێت؟ پێش هەموو شتێک ناوک ئاسەواری برینێکە کە کۆرپەلە لە سکی دایکیدا دەبەستێتەوە بە دایکی. لە ڕێگایەوە خوێن و خۆراک ئاڵوگۆڕ دەکات. لەگەڵ لەدایک بوون ئەم پێکاتەیە لێ دەبێتەوە و دەبردرێت. تەنها شوێنەکەی دەمێنێتەوە کە هیچ ڕۆڵێکی ئەوتۆی نییە. هەر بۆیەش زۆر جار لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەرەکانی دیواری سک ناوک لادەبدرێت و خەڵکانێکی زۆر هەیە ئێستا ناوکیان نییە و هیچ کاریگەریەکی خراپش لە ژیانیان دروست نەبووە. بۆیە لە زانستی پزیشکیدا هیچ دەستەواژەیەکمان نییە بە ناوی ناو کەوتنەوە. ئەگەر لە ڕووی زانستیەوە ڕاست نییە بۆچی هەندێک خەڵک بە ناوگرتنەوە باش دەبن؟ ناوگرتنەوە دەکرێت هۆکاری گرژبوونی ماسوولکەکانی دیواری سک بێ، هەروەها نەخۆشیەکانی کۆڵۆن و پەشێوی دەرونی و هەوکردنی گەدە و ڕیخۆڵ کوێرە بێت. بۆیە ئەو کەسانی دەچنە لای ئەوانەی ناوک دەهێننەوە مەساج و شەلانێکی تایبەتی دەوری ناوکیان بۆ دەکەن و هەندێک جار هەست بە باشتربوون دەکەن، یاخود حاڵەتی دەرونی کەسەکەوا دەکات باشتر بێت، چونکە بڕوای تەواوی بەوە هەیە کە ناوکی کەوتووە و چارەسەرەکەی ئەمەیە. بۆیە ناوکەوتن هیچ بنەمایەکی زانستی نییە و زۆر جاریش بەهۆی پشتگوێ خستنی نیشانەکانی نەخۆشیەکەوە تووشی حاڵەتی نەخوازراو دەبین.